خۆی کۆبوونەوەیەک بوو هادی عامری سەرپەرشتیە کرد سەرەتا لەگەڵ کوتلەکانی ئیتارا بوو دوایی سەرۆکی پەرلەمانیش چوو کاک کەرێمی کەمال ئاغا و کاک خالید شوانی وەزیری داد و وەزیری بی ئەوانەشی لێبوون کە من چووم مناقەشە بوو لەسەر ئەو بڕگەی کە حکوومەتی هەرێم بۆی نییە لە دەرەوەی سنووری مووسڵ و کەرکووک نەوت بەرهەم بێنێ مناقەشەی ئەم بابەتە بوو کە ئەمە چییە چۆنە چی لێ بکرێت چۆن لێی دەربچن بەوە لێی دەرچوون کە ئەمە واقع حالی نەوتی ئێسەی هەرێمی کوردستان ناگرێتەوە کە هاتە سەر بڕگەی پاشەکەوت منوتم ئەمە ئیستیحقاقی مۆزەفینی ئێمەیە نابێت دەسی لێ بدەن بەداخەوە بەڕێز سەرۆکی پەرلەمان قەڵەمەکەی لە بەڕێز هادی عامری وەرگرت و ئەو زەربانەی کە لە بەڵگەنامەکە بڵاوم کردەوە بەدەستی خۆی لێیدا بە هادی عامری وتمەوە حەقی فەرمانبەرانی کوردستانە مافی خەڵکی ئێمەیە کە موچەکەی لە چەند ساڵی ڕابردووە پاشەکەوت کراوە ئێوە چۆنەی بڕن ئێوە چۆن لایە بن وتی با مۆزەفینی کوردستان خۆ پیشاندان کەن من لەگەڵیانم پشگیریانەکەم تۆ باسی چیەکە ئەمە قانونە و موازنەیە و حەقی خەڵکی کوردستانە وتی حکوومەتی هەرێم تەحەمولی و هەموو زەختە ناکە ئێوە لێیەکەن و لایەنەکان لێیەکەن وتم ئێمە چوار لایەن متتەفقین لەسەر ئەمە کە خالی چوانی خواڵ ناگرێ وتی ئێمە لەگەڵ ئەوین کاک هەرێم ئیتیساڵی کرد بە سروەخان وتی سروەخان وەرە من فریانە کەوتم برایانی یەگرت و بانکەم بڵم کاکە وەرن هەموو بە نەیەڵی نەمە بکرێ هەستان و بەوە ڕێکەوتن کە لای بەرن یوسف کیلابی پێم وەدوتم ئێوە دەنگتان لەسەر ئەم بڕگەی پاشەکەوتەداوە چۆن لایە بن وتی وعد بێ من لە لیجنای خوێنمەوە لە ناو پەرلەمان بەڵام ئەوەی مشکیلەیە بیشی خوێنێتەوە دەنگ نایەنێت چکە هەموو ئیطار وە سونەش متتەفق بوون لەسەرەوەی دەنگی پێ نەدەن تەواو ئەو بڕگەیە کە تەزبیت کرابووی تر لا عبرێ و نادرێتەوە ئەمە لایەن بردووە جارێ بزانین چۆن نەتوانین لە ناو کۆبنەوەی پەرلەمان هەوڵ بین هەمووانی کە دیفاع لەوەکەین لە پاشەکەوتەکەین بڵین لیجنەی مالی دەنگی لەسەرداوە یعنی چی ئێستا ناتانەوە بیخوێننەوە بەچێ ئیتیفاقێک بەچێ گۆڕانکاریەک لە ناو پرۆژەکە لە پێشنیازی لیجنە هاتۆتە ژوورەوە چۆن نەتوانن ئاوا لای بەرن بۆیە تەسەورەکەم بشکەوێتە دەنگدان ئەوان دەنگی پێنەدەن نەیەڵن دەنگ بێنێن